سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانی لە پانۆرامای ئەمشەو بۆ گفتوگۆ و قسەکردن لەسەر بابەتێکی دیکە ئەو بارودۆخ و کێشمە کێشمانی کە ئێستا ناوچەکەی پیادا تێپەڕ دەبێ یاخۆت ئەو بارودۆخانی کە وای کردووە دۆخی ناوچەکە لە کوڵاندایە بە قسەی چاودێرانی سیاسی ئەو پێکاڵپژان و ئەو شەڕ و ئاڵۆزیانی هەیە بۆ نمونە شەڕی نێوان ئیسرائیل و غەزاوە پەرچەکردداری ئەم شەڕەکە بەشێک لە وڵاتانی دیکەی گرتوتەوە لە نێویشیاندا عێراق کە هەندێک لە گروپە شیعەکان لە عێراق ڕۆژانە لە ڕێگەی درۆنی بۆم ڕەشتە و هەڵدەکردنە سەر بەرژەوەندەکانی ئەمریکاوە بنکە و پێگە سەربازیەکانی ئەمریکا لە فڕۆکەخانی هەری لە دەوروبەری فڕۆکەخانی هەولێر و هەروەها لەگەڵ ئەمانەشدا هەرێمی کوردستان گیرۆدێ بە کۆمەڵە کێشەی ناوخۆیی ناتەبایی سیاسی نێوان لایەنەکان ئەو گیر و گرفتە دارایانی کە بەرەوکی موچەخۆرانی هەرێمی کوردستانی گرتووە هەموو ئەمانە بوونەتە هۆکارگەلێک بۆی کە ڕەنگە مەترسی هەبێ لەسەر هەرێمی کوردستان وە قوارەیەکی گرنگ و ئەوەی کە چاودێران باسی دەکەن ئەگەر بێت و لایەنە سیاسیەکان لە نێوخۆی هەرێمی کوردستان هەرچی زووە نێو ماڵی خۆیان ڕێک نەخەنەوە یەک وتار و یەک قسەنە بن بەرامبەر بە بەغدا و بەرامبەر بە هەموو دنیای دەریشەوە ڕەنگە مەترسی هەبێ لەسەر ئایندەی خۆشگوزەرانی لە هەرێمی کوردستان کە بەداخەوە ئێستا خەڵکی هەرێمی کوردستان لە بارودۆخێکی ئێجگار سەختدا گوزەران دەکەن داخۆ چ دەرچەیەکی چارەسەر هەیە دەکرێت چه دەرفەتێک یاخود کاتێک لە بەردەمی لایەنەکاندا مابێ بۆ ڕێخستنەوەی نێوماڵی خۆیان و جارێکی تر دانیشتنەوە لەسەر مێزی گفتوگۆ و دانوستان گفتوگۆیم بابەتە دەکەم لەگەڵ بەڕێز ئازاد جوڵات چاودێری سیاسیکە لە شاری هەولێر ڕاستەخۆ لەگەڵمان دەبێت کاک ئازاد سوپاس بۆ ئەم دەرفەتەکە لەگەڵمان دەبیت دەکرێت پێ بڵێ ینی ئەو بارودۆخی کە ئێستا هەرێمی کوردستان پیایدا تێپەڕ دەبێت دەرەنجامی چییە؟ سڵاو لێەوە لە بینەرانی خۆشەویستی کورسان نیوز. ئەم بارودۆخە لە ڕاستیدا دەتوانین بڵێن بارودۆخێکی هەنووکەیی نییە تازە نییە ینی پێشتریش چاڕوان کراوە بۆ ئەم بارودۆخانی کە ئێستا لە ناوچەکە ڕوودەدا و بە تایبەتیش لە عێراقدا. ئێمە ئەگە بگەڕینەوە بۆ سەدی مێژووی ڕابردوو لە دوای نەمانی جەمسەربەندی جیهان دوو جەمسەری ئەو کاتێکەوە تاکزەمسەری لە جیهان زیاتر ڕۆڵی بینی دەبینین مەدێکی تاکزەمسەری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەبوو یعنی هێواش ڕۆژ ئاوا و ئەوروپا و بە تایبەتی ڕۆژ ئاوا ینی زیاتر توانیان هەیمەنی خۆیان و هەژمنی خۆیان و بەرنامە و استراتیژی خۆیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا جێبەجێ بکەن واتە دەتوانی بڵێن ڕۆژ ئاوا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر پێگەیان هەبوو و خەریکی کۆنتترۆلکردنی ئابووری و سیاسی و پێگەی بەهێزی خۆیان بوون. ئەمە دەتوانین بڵێن 30 ساڵ زیاتر بۆ 35 ساڵی بڕی لە ئێستادا دەتوانین بڵێن تاکزەمسەری جۆرەك لە جۆرەکان تووشی گرفت هاتووە. ئێستا جەمسەری وە زیاتریش زیاتر لە جوت جەمسەریش هاتوۆتەوە دروست بۆتەوە لە ناوچەکە و جیهان بۆیە بارودۆخەکەش لەگەڵ ئەمە گۆڕاوە. ئێستا بەرژەوەندەکان زیاتر بوون و شێوازی پەیوەندیەکان و تەدەخل لە ناوچەکە گۆڕاوە. ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە زیاتر زەق بۆتەوە کاری لەسەکراوە لە ڕابردوودا و لە ئێستاشدا ئەم گرفتە مێژوویانن کە بوونیان هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ نمونە بابەتی فەڵەستین و مەسەلەی کورد و هەندێک پێکهاتەی تر لە ناوچەکە و ئەم پێکهاتەنەتەوەی و ئاینی و مەسهەبیانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە ئەوەشمان لەبیر نەچێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەندێک دەوڵەتی بەهێزی ناوچەکە توانیتیان ینی جۆرێک لە جۆرەکان ڕابەرایەتی کێشە ململانیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستکەن بۆ نمونە ئێران بۆ نمونە تورکیا لە ساڵانی ڕابردوودا بە تایبەت لە دوای هاتنی ئەردۆغان بۆ دەسەڵات و ئاکپارتی لە تورکیا هەوڵیاندا هەمان ڕۆڵی مێژووی عوسمانیەکان و ئیمپراتۆریا عوسمانی ببینەوە هەیمەنە بەسەر هەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تا ئەو پەڕی وڵاتانی عەرەبی و ئەفریقیاش بڕۆن. هەموو ئەمانە بەریەکەوتنی دروست کرد. ئێستا بارودۆخەکە بەرەو زیاتر بەرەو تەقینەوە دەچێت لە شێدا ئەمە دەرکەوت بۆ وەڵامی ئەم پرسیارەی جەناب دەڕێک لەوەوە دەتوانانی بڵێن لە هەفتی مانگەوە ئەو کاتێکە هەفتی ئۆکتۆبەر کاتێکە
حماس هێرشی کردە سەر ئیسرائیل و دوای ئەوەش پەرچەکردارەکان ئەمانە ئەوەی کە جەنابەت باست کرد چاوەڕوان کراو بوو ئەم ناوچەیە بەم شێوەیە بکڵێ و بەم شێوەیە بێ چونکە لە بیرمان نەچێ ئێران ڕۆڵێکی گرنگی هەیە لە ناوچەکە و جگە لە ئێران خۆی وەکو دەوڵەتێکی بەهێز لە ناوچەکە کاریگەری سیاسی و ئەمنی و ئابووری و هەروە بڕیاری سەربازیش لە چەند وڵاتێکی تریشەیە لە دەرەوەی ئێران لە عێراق هەیتی و لە یەمن هەیتی لە لوبنان هەیتی لە سووریا هەیتی دەتوانێت ینی گرفت بۆ ئەم ناوچەیە دروست بکە ڕێک گرفتەکەش لەم ناوچەیە ئێستا بەریەکەوتنی وڵاتە زلهێزەکان لە ناوچەکە ئەمەی خۆڵقاندووە کە کۆمەڵی وڵاتی تر لەگە خۆیدا ینی پرشتی ئاگرەکەیان بربکەوێ لە سەرەتای هاتنی ئەم شەڕە و دروستبوونی شەڕەکەەوە زۆر لە چاودێران و زۆر لە سیاست مەداران و بڕیار بەدەستانیش لە وڵاتەکان باسییان لەوە کرد کە پێویستە ئەم شەڕە فراوان نەبێ و خۆیان بپارێزن هەندێک لە وڵاتە عەرەبیەکان ئەگە سەیری بکەی خۆیان پاراست نەکەت نەبوونە بەشێک لەم شەڕە تا ئێستا بە فەرمی هیچ وڵاتێک لە ناوچەکە نەبووتە بەشێک لە شەڕەکە بەڵام ئەوە دیارە کە کاریگەری لەسەر چێ کردووە من وەکو گوتم پێشتریش یعنی کاریگەری زۆری لەسەر عێراقەیە و ئێستا هەیتی لەسەر یەمەن ئەوە بینیمان لەم دوایانە حوسیەکان و کۆنتترۆلکردنی بەشێک لە دەریای سوور و بردومانی ئەم باخیرەکان و لە حزب الله لە لوبنان و لە سووریا بردومانی ئەمریکا لە سووریا هو حتى ئیسرائیل لە سووریا هەموو ئەمانە پێمان دەڵێن ئەم ناوچەیە لە کوڵانە و ڕەنگە بارودۆخەکە ئەگەر پێشی لێ نەگیرێ بەرەو تەقینەوەی زیاتر بڕوە کەواتە کاک ئازادیانی پێت وایە هەرێمی کوردستان کە خۆ دەزانی ئێمە بۆ خۆمان گیرۆدەین بە کۆمەڵە کێشە و گیر و گرفت و قەیرانی ناوخۆی بەرگەی ئەوە دەگرێت لەلایەک لە خەمی چارەسەرکردنی گێر و گرفتە ناوخۆیەکانمان دابین لەلایەکی شەوە ڕەگە نەدەین بەوەی پریشکیە ماگرەبمان سووتێنێ عێراق بەگشتی خۆی بەرگەی ئەم پرشتی ئاگرێ ناگرێ عێراق خۆی لە بارودۆخێکی خراپدایە لە کاتێک ئێمە وەک هەرێمی کوردستان لە دۆخێکی زۆر خراپترین لە ئێستای عێراق ئەوە تا ئێمە بە حکوومەتی هەرێمی کوردستان و بە هەموو وەفدەکان و بە هەموو لایەنەکانیش ئەوە تا پەنا دەبینە بەر عێراق بۆ سەرفکردنی یەک موچە بۆ هەر بابەتێکی تر ئێمە پەنا بۆ عێراق دەبین و دەشپاڕێنەوە لە عێراق و زۆر جار وەفدەکان بەدەچن بەدەستی بەتاڵ دێنەوە لەبەرەوە ئێمە لە بارودۆخێکی زۆر لە عێراق خراپترین ئەمە حەقیقەتە جا عێراق خۆی لە بارودۆخێکە بەری ئەم بارودۆخە ناگرێت کە چاوەڕوان دەکرێت بێتە پێشەوە بۆیە پێویست بەوە دەکا دەسەڵاتی سیاسی لە بەغدا و لە هەرێمیش ئەم بابەتە زۆر بەجددی وەربگرن ڕەنگە لایەن هەبێ بۆ بەرژەوەندی خۆی بێوێ عێراق بخزێنتە ناو ئەم شەڕەوە واتە شەڕی بە وەکالەت بە عێراق بکە بەڵام لە کۆتاییدا چێ زەرمەندی سەرەکی دەبێت گەلی عێراق و خاکەکەی و گەلەکەی و ئابوووریەکەی هەموو ئەمانە هیچی لە بەرژەوەندی ئێمە نییە و بابەتی شەڕی فەڵەستین و غەزە و فەڵەستین لەگەڵ ئیسرائیل ئەمە بابەتێکە ڕەهەندێکی مێژووی نەتەوەیی ئاینی هەیە کەمتر پەیوەستە بە عێراقەوە لەو لە چوارچێوەی بابەتە نەتەوەیەکەوە پەیوەستە بە عێراقەوە جاخۆ عێراق دەوڵەتی عەرەبی تەنها عێراق نیە خۆ 22 دەوڵەتی کە 21 دەوڵەتی تریان هەیە تۆ سیر کە بۆ ئەو وڵاتەکانی تر خاوەنی قەزیەکە نین و مێش میوانیان نییە بۆچی دەبێ گەلی عێراق بازی ئەمە بدا بۆیە تێڕوانینی جیاواسەیە ئێستا لە ناو بڕیاری و دەسەڵاتی سیاسی لە عێراقدا تێڕوانینی جیاواسەیە بۆ هەڵوێز وەرگرتن سەبارەت بەم بابەتەی غەزە و ئیسرائیل سەبارەت بە هەرێمی کوردستانیش لە ڕاستی دا هەرێمی کوردستان دەمێکە لە دۆخێکی خراپدایە دۆخی خراپی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری پێم وایە فەشەلمان هێناوە بە تەواوی ینی هەرێم بە تەواوی لە ڕووی ئابووریەوە فەشەلی هێناوە بەو پێیکە ناتوانانی موچی ماجێکی موچەخۆرەکانی خۆی دابین بکە لە ڕووی پێگەی سیاسیەوە هەرێمی کوردستان تا ئاستێکی زۆر ئێستا پەیوەندی سیاسی بەهێزەکانی دابڕاوە ئەو سەردەم نییە کاتێکە لە شەڕی داعش بووین لە 2014 و 15 و 16 و تا 17 یعنی ئەم دۆخە نمالو هەرێمی کوردستان لەبەرەوە هەرێمی کوردستان ئێستا لە پێگەیەکی لاوازدایە چی وا دەکا هەرێمی کوردستان بتوانێت لەوە زیاتر زەرەر نەکا یەک ڕیزی لایەنە سیاسیەکان و بەداخەوە ئێستاکەش ینی لە دۆخێکین هەتا پەرلەمان نماوە کە نوێنەرایەتی گەل بکە و لایەنە سیاسیەکانیش لە دۆخێکی چەقبەستووی سیاسیدان حکوومەتیشمان حکوومەتێکی کاربەڕێکەرە
تەنانەت کۆمیسیۆنێکیشمان نییە بتوانانی هەڵبژاردنێک بکەینەوە دووبارە خەڵک نوێنەری خۆی هەڵبژێرێتەوە لە پەرلەمان و بۆی پەرلەمان حکوومەتێکی ئەکتیڤ و نوێنەرایەتی دووبارە دروستکاتەوە. هەموو ئەمانە خاڵی لاوازی ئێستای هەرێمی کوردستانە بەغدا ئەم ڕاستیانە دەزانێت. بۆیە ڕەنگە بەغدا بیەوێ هەموو ئەمانە ئینتقام بکاتەوە وەکو بە قەڵا پێمان بژێڕتەوە. لە ئێستادا پێویست بەوە دەکات لایەنە سیاسیەکان نەک دامەزراوەکەن، چونکە لە ڕاستیدا دامەزراوەی فەرمی لە هەرێمی کوردستان لە سەروی هەموویە پەرلەمانە کە پەرلەمان ئێستا بوونی نەماوە. ئەنجا ئەنجومەنی باڵای سیاسیمان نییە و خاوەنی دەستور نین ئێمە. لەگەڵ ئەوەشدا ئەنجومەنێکی سیاسیش نییە، دەمێنێتەوە حیزبەکان خۆیان لە چوارچەوەی پەیوەندی سیاسی حیزبەکان دەکرێت دانیشتن بکەن یاخود گفتوگۆ بکەن بۆ خوێندنەوەیەکی واقعێنە بۆ ئەم دۆخی ئێستاکە و بتوانن بە شێوازێک هەڵس و کەوتی لەگەڵ بکەن بە کەمترین زەرر ئێمە تێیدا دەچێت. بەس کاک ئازاد دانی لانی سەرەکی بەشدار لە حکوومەت هەرێمی کوردستان زۆر جار یعنیە گوێبیستی بنی کاگازات کاگازات دەنگی بنە بیستیت کاک ئازاد گوێبیستی بنیت بەڵێ دەنگ هەیە بەس کزە باشە. پرسیاریەوە ویستمەوە بکەمانی تۆ زۆر خاڵی نەگەتیڤت باس کرد لەسەر و دۆخی حکومڕانی و بارودۆخی هەرێمی کوردستان بەسیانی خۆ لە میدیاکانەوە دەبینین جاری وهانی لایانی سەرەکی بەشدار لە پێک حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە ئێوە شو هەبوو خەڵکی دیکەش دەزانن کە بەرپرسیاری سەرەکین لەم بارودۆخە گوزەرانی خەڵک باس لەوە دەکەن کە ئەزمموی هەرێمی کوردستان ئەزمونێکی سەرکەوتوو بووە بە بەراورد بە دەوڵەتێک و حکوومەتێکی وەکو عێراق هێشتا ئاشتی خۆشگوزەرانی لە هەرێمی کوردستان بەو هەموو قەیرانەشەوە لە پلەیەکی بەرزتردایە لە چاو عێراقدا. شوێکی کوردۆر دەگرین تاوەکو هاوکارانم دەتوانن ئەم گرفتەمان بۆ چارەسەر بکەن.
جارێکتر سلااو بەڕێزان کاکە ئازادیارە پرسیاری ئەوم کرد کە باست لەوە کرد جەنابەت لە قسەکانەدا کە ئەم هەرێمی کوردستانە نغڕۆیە لە قەیرانی زۆر و دامەزراوە گرنگ و ئەساسیەکانی ئەم هەرێمە لە کار کەوتون بەڵام لە هەمان کاتدا لە میدیاکانەوە دەبینین کە لایانی سەرەکی بەشدا لە حکوومەت هەرێمی کوردستان ینی باس لەوە دەکەن کە ئەزمموی هەرێمی کوردستان قواری هەرێمی کوردستان دەوڵەتێکی بچووکە لە نێو دەوڵەتی عێراقداوە ئاسی خۆشگوزەرانی و سێکتەرەکانی خزمەتگوزاری زۆر شتی دیکە لە هەرێمی کوردستان باشترە لە بەغداواتە بەو دۆخە خراپی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە هێشتا هەر جۆرێک چەشنێک لە شانازی هەیە بۆ بارودۆخ و گوزەرانی خەڵک لە هەرێمی کوردستانی کەواتە ئەمە چۆن لێک دەدەیتەوە؟ یەکەم شت هەرێمی کوردستان قوارەیەکە لە چوارچێوەی عێراق دەوڵەتی عێراقدا ینی قوارەیەش سربەخۆنیە بە معنای دەوڵەت ئەوە یەکەم شت دووەم شت لە ڕووی ئابووریەوە دیارە ینی بارودۆخی ئابووری چۆنە ینی داهاتی تاک لێرە چەندە لەوێ چەندە و موچە چۆنە لێرە و لەوێ چۆنە و ینی دەخلی خەڵک چۆنە و قوەی شڕایی خەڵک ینی لە هەرێمی کوردستان چۆنە لە عێراق چۆنە ئێستا بڕۆ لە بازار لە هەر دوکاندارێک بڕۆ معرەز لە خاوەن فرۆشگایەکی ئۆتۆمبیل پرسیارکە دەرێ ئەگە عەرەبەک نییە ئێمە بازارمان نییە ئەوە دلیلە بۆ ئەوەی کە قوەی شڕایی لەوێ هەیە لێرە لاوازە ئەمە معادلەیەشی زۆر وازحە لە ڕووی ئابووریەوە خەڵک لێکوانە لە دۆخێکی زۆر خراپدایە سەرەکیترین شت بۆ ئیستەقراری دەوڵەتداری و ئاسایش و نەتەوەیی دابینکردنی ژیانێکی شایستەیە بۆ هاوڵاتیەکان تەنها مەسەلەی بابەتی ئەمنی قیاس نییە بۆ ئەوە جاخۆ لە ئەمنیشەوە ڕۆژ نێخۆ درۆن لە هەولێرە و لە ناوەندی هەولێر بڕیاری سیاسی دەسەڵاتی هەرێمی کوردستان کە پایتەختەکەی درۆن نەبی و لەو لاشەوە ئیتر بۆیتە تەڕادێنی میت و ئیطلاعات و مخابرات و چێ ینی هیچ سەروەری چیمایە هەرێمی کوردستان چەند بارەگای میتی تورکی و جەندرمەی تورکی ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە و هی دەوڵەتەکانی تریژ هەیە سەروەریەکەی لە چێمایە بۆیە هەرێمی کوردستان پێویستی بەوە دەکا ئێستا لە کاتێک کە خاوەنی حکوومەتێکی کاربەڕێکەرە و پەرلەمانیشی نەماوە و دەستورێکی شینە ئێستا کاتی ئەوەیە وەکو سەردەمی سەرەتای دروستکردنی ئەم دەسەڵاتەی کە لە 92 لایەنە سیاسیەکان بڕیاریاندا بۆ ئەوەی کە هەڵبژاردن بکرێ و حکوومەت دروست بکرێ و دواتر پەرلەمان بڕیاری فیدراالەتیدا و جۆری پەیوەندی لەگەڵ حکوومەتی عێراق ئێستاش پێویست بەوە دەکات دووبارە حیزب و لایەنە سیاسیەکان لەسەر بەرنامەیەکی سیاسی ڕێکەونەوە بۆ ئەوەی بتوانن ئەم دۆخە چەقبەستویەی هەرێمی کوردستان لە ڕووی یاسایی و حکومڕانی و سیاسیەوە تێپەڕێنن ئەگەر ئەم دۆخە هەر بەردەوام بێ مەترسی زیاتر دەکەوێتە قوارە سیاسیەکە ئێستا ڕاستە لە ڕووی دەستوریەوە هەرێمی کوردستان قوارەیەکە هەرێمە سەر بە دەوڵەتی عێراق بەڵام لەبیر نەچێ نارەکان ڕەگە کار بۆ ئەوە بکەن لەوەش زیاتر لاوازیکەن ئەگەر هەڵبژاردن هەر نەکرێ و بەم شێوەیە بەردەوام بێ ڕەنگە لە کۆتاییدا گرفتی یاسایی بۆ هەرێمی کوردستان دروست بێ ینی هەر پەرلەمانی کوردستان ڕەنگە لەوە زیاتر بکەوێتە مەترسیەوە ئەو کات ئەزمونونەکە دەکەوێتە مەترسیەوە بۆیە تا دێت یعنی تۆ سیر کە تعریب و هەڵبژاردن لە ناوچێت جێناکۆکەکان ئێخۆ ئێستا ئەو هەڵبژاردننی ئەنجامی هەڵبژاردننی ناوچێت جێناکۆکەکان پێمان دەڵێ کە مەترسیشی زۆر گەورە لەسەر نیوەی خاشی هەرێمی کوردستانە کە ئێمە پێی دەڵێن ناوچێت جێناکۆکەکان ئەمە دوای دەگوازرێتەوە بۆ هەر سێ شارەکەی تریش و هەولێر و دووەک سلێمانیش بۆیە بارودۆخەشی زۆر خراپ هەیە پێویست بەوە دەکا لە ئێستادا ئەرچی لایەنە سیاسیەکان لە بەڕاستی چونکە پەرلەمان نماوە حکوومەتیشی کار بەڕێکەرە و دەستوریشمان نییە بۆیە ئەرچی لایەنە سیاسیەکانی کوردستانە ئێستا درک بە مەترسێ بکەن کاکە ئازاد بەس ئەنی قسەیەکەی لەوەی دەوترێت لانی دەرەکی هەیە بانی ڕێگرە لەوەی کە تەبایی نێوماڵی حیزبە سیاسیەکان لە هەرێمی کوردستان ڕوو بدات یان فشار هەیە بۆی کە ڕێگە نەدرێت ئەم لایەنە سیاسیانە پێکەوە لەسەر بەرژەوەندێ باڵەکانی ئەم هەرێمە یەک قسە بن یان یەک گوتار بن ئەمە تا چەند دروستە؟ ئەمە ڕاستە دروستە هیچ گومانی تێدا نیە ئەمە ڕاستە دروستە تۆ سیرکە ئەگەر ئەمە بگەڕێنەوە بۆ کاتی هەڵبژاردنەکان بۆچی یەک ڕێزی لە کەرکووک و ناوچەکانێکتر دروست نەبوو بۆ یەک لیستی وەک هەڵوێستی دروست نەبوو بێگومان زۆر وازەحە دەوڵەتی تورکیا زۆر کاریگەری هەیە بەسەرەوە
و ناهێڵی لە ڕێگای هەندێک لایەنی سیاسیەوە و بەداخەوە هەندێک لایەنی تریش لە بیرتەسچی حزبی و نەخوێندنەوەیان بۆ بابەتە نەتەوەیەکە لەم ناوچانە دەنجێکی زۆری کورد لەم ناوچانە بەفیڕۆ ڕۆیشت. هەر وەکو ئێستا دوای ئەنجامدادی هەڵبژارنەکەش و دوای ڕاگەاندنی ئەنجامی کۆتایی هەڵبژارنەکان لەلایەن کۆمیسیۆنی باڵاوە ئێستا هەمان ئەم ئاڕاستەیە، هەمان ئەم دەوڵەت و ئەو دەوڵەتانێکی کاریگەریان هەیە لە ڕێگای هاوپەیمانەکانیان لە ناوچە جێناکۆکان و لە ڕێگە هەرێمی کوردستانەوە هەوڵی دووبارە هەوڵی تەهمیشکردنی کورد دەدەن، هەوڵی پشتگوێ خستنی بابەتە نەتەوەیەکە دەدەن. ڕەنگە لە هەرێمی کوردستان ئێستا بە پاڵپشتی تورکیا و هەندێک لایەنی تر ئامادە بن، ینی هاوپەیمانەتی بەڵێ بەڵێ بەردەوام بە کاگازات بەردەوام بەلا ینی دوور نییە هاوپەیمانەتی لەگەڵ نایارەکان بکرێ، لەگە عەرەب بکرێ، لەگە تورکمان بکرێ، بەڵام یەک ڕێزی کورد دروست نەکرێ، هەوڵی یەک ڕێزی کورد نەدرێ. ئەوەی کە تا ئێستا بە فەرمی ڕاگەیەندراوە ئەگە ئێمە خوێندنەوەیەک بۆ ئەنجامی هەڵبژاردننی ناوچە جێناکۆکان بکەین دەبینین لە هەر چوار پارێزگای ناوچە جێناکۆک لە چوار پارێزگا کورد بەشداری کردووە، نینەوە و کەرکووک و سەڵاحەدین و دیالە. یعنی ئەگە ئێمە سیر بکەین بەڵێ تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان توانیتیان لەم ناوچانە چەند کورسیەک بەدەست بێنن. سەرجەمی ئەم کورسیانە ئێستا 16 کورسی بەدەست هاتووە. لەم 16 کورسیە تەنها پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەدەستیان هێنا. ئێستا پێویستە ئەم دوو لایەنە دابنیشن و بەیەکەوە بەهێزەوە بچن لەگەڵ لایەنەکانی تر ئەوە داوای هاوپەیمانەتی بکەن. بۆ ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستان بەبیرێکی نەتەوەیانە و بڕیارێکی دروست باسی لەوە کردووە و ڕایگەیاندووە ئێمە لەو پێناوەدا دەست بە گفتوگۆکان دەکەین وەکو براوەی یەکەم لە هەرێمی کوردستان کە لەم 16 کورسیە یەکێتی 10 کورسی هێناوە و پارتی دیموکراتی کوردستان 6 کورسی هێناوە. یەکێتی نیشتیمانی کوردستان لەم ڕوانگەیەوە دەستی هاوپەیمانەتی و نیەتپاشی درێژ کردووە بۆ لایەنەکانی تر بە تایبەتی بۆ پارتی دیموکراتی کوردستان بۆی بتوانن بەیەکەوە بە یەک بەرنامەوە بچن داوای گفتوگۆ و هاوپەیمانەتی لە لایەنەکانی تر بکەن. ئەمە دڵخۆشکەرە و لە خەڵک دڵی بەمە خۆشە چاوەڕوان دەکرێتەوە. بەڵام ئەوەی کە تا ئێستا بینیومانە لە هێز و لایەنە سیاسیەکانی تر بە تایبەتی لە هەرێمی کوردستان بە پیرهاتنەوەیەکی فەرمی بۆ ئەم داوایی یەکێتی نەبووە و هێز و لایەنەکانی تریش بە تایبەت لە کەرکووک دەبینین عەرەبەکان خەریکی پێکێنانی بەرەن و تورکیا هاوکاریانە پشتیوانیانە بە تایبەت عەرەبەکان لە کەرکووک سنەن و بەرەی تورکمانیش دیارە سەر بە تورکیایە و هیوادارم پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک بەیەکەوە بتوانن هاوپەیمانەتێک دروست بکەن و لەگەڵ لایەنەکانی تر بکەونە گفتوگۆ بۆ ئەوەی ئەم ئەجەندا دەرەچیە تورکەی کە خواستی ئەوەی هەیە هەژمۆنی خۆی بەسەر کەرکووک و ناوچەکانی تردا بسەپێنێ فەشەلی پێبێ و ئەم ناوچە جێناکۆکانە لەوە زیاتر تعریب نەکرێ لەمە زیاتر لە مێژووی ڕەسەنایەتی خۆی نەسەر بێتەوە و کورد لەوە زیاتر خەسارەمەند نەبێت لە ناوچەکە. کاکێ ئازاد خۆ دەزانیت باست لەوە کرد کە ئێمە لەبەردەم پرۆسەیەکی چارەنووسساز داینەویش بابەتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە کە ئەگەر بێت و ئەنجام بدرێت کە چەند جارێک وا دەکەی دواخراوە دەمەوێت لەو سۆنگەی و پرسیارە بکەم ینی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ترسیان لەوە نییە کە ناڕزایەکانی خەڵکی هەرێمی کوردستان ینی بگاتە ترۆپەک ینی وەک جۆرێک لە سزابی بینن لەوەی لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەوڵ بۆ گۆڕینی نەخشەی سیاسی حکومڕانی بدەن بۆ نمونە تۆ سیر کەیانی لە بەشی هەرێمی کوردستان خوێندن وەستاوە ناڕزایی هەیە گرفدەیە لەسەر سادەترین مافی هاوڵاتی خەڵک دێتە سەر شەقام ئازادانە ڕای خۆی دەردەبڕێت و داوای مافەکانی دەکاوە لە بەشی هەرێمی کوردستان دۆخەکە ئارامەوە هیچ لە گرفتێک نییە. ئەمە خوێنەوەی بۆ دەکرێت کە هەندێک لایانی سیاسیە لە هەرێمی کوردستان وا تێڕوانین دەکات کە خەڵکی هەرێمی کوردستان بە باش و بە خراپیەوە لە دۆخەکەدا دوجار هەر ئەم لایەنەی قبوڵەوە دڵنیاییشان داوەتە ئەم لایەنە سیاسیانە کە ئەگەر بارە دۆخەکەش هەر خراپێ جارێکی دیکە هەر متمانیان پێدەدەنەوە بۆ حکومڕانیکردن لە هەرێمی کوردستان. ئەمە بە بڕای توانی تا چەند بۆ چوونێکی ڕاستە؟ ئەگەر دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستاندا خۆی درک بەو مەترسیانە نەکە کە جەنابەت باست کرد
بێگومان لایەنی بەرامبەر دێ کاری لەسەر دەکا لە ئێستادا بەداخەوە هەرێمی کوردستان وەکو پێشتریش باسم کرد لە دۆخێکی زۆر خراپدایە لە دۆخێکی خراپی ئابووریدایە ئەوەتە موچەندی و بازار ڕاوەستای و خەڵک لە دۆخێکی خراپدایە لە بابەتی کارژێڕی و دارایی و حکومڕانیەوە هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی خۆی خاوەنی حکوومەتێکی کاربەڕێکەرە و کە ناتوانانی بڕیاری یەکلاکەرەوە بدا و تەنها کاری ڕۆژانە بەداخەوە ئەوش بە نیوەچڵی بەڕێدەکە ئەنجا لە ڕووی ئیداریشەوە دوو زۆنی دوو دەسەڵاتی و دوو ئیدارەی زۆر بەزەقی دیارە ئەمەش خاڵێکی ترە بۆ ئەوەی دەستی نارەکانی واڵاتر کردووە بۆ ئەوەی دەست بخەنە ناو هەرێمی کوردستانەوە و زیاتر هەرێمی کوردستان لاواز بکەن و گۆشەگیری بکەن خاڵێکی تر ئەوەیە پەرلەمانی کوردستان نەماوە بۆ ئەوەی پەرلەمان یاسا دەرکا بۆ ئەوەی ڕقیب بێ بەسەر حکومەتەوە بۆ ئەوەی بە نوێنەرایەتی گەل بڕیار دەربکە ئەمەش بابەتێکی لە ڕووی یاساییەوە زۆر ئاستەنگێکی گەورەیە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە هەموو ئەمانە وا دەکەن هەرێمی کوردستان لە مۆقیفێکی زۆر زەعیف دابێ بۆیە ڕەنگە نارەکان پەلەیان نەبێ لە چارەسەرکردنی ئەم گرفتانەیە کە ئێستا لەم دۆخی کە هەرێمی کوردستان تێکەوتووە ڕەنگە هەر ڕۆژێک و هەر مانجێک و هەر ساڵێک بۆ تێپەڕێ بە قازانجی ئەوانە و بە زیانی هەرێمی کوردستانە بۆیە پێویستە ئێمە پەلە بکەین لەوە گرفتەکە لەوە گەورەترە ئەم دەسەڵاتە ئەم حیزبەیانەی کە حکمڕان لێکوانە تا ئێستاکە کورسێک دەینە زیادیان کەم یان خەڵک متمانەی پێدەدا یان نا مەترسیەکە لەوە گەورەتر ئەوەیە کە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان دەوەستێ مەترسیەکە لەوەیە کە قەوارەی سیاسی هەرێمی کوردستان لەوە زیاتر دەکەوێتە ژێر مەترسی و مەترسی گەورەتری لە بەردەمدایە بۆیە ینی نەک هەر مەسەلە حکومڕانیەکە نەک مەسەلەی خۆپیشاندانی ڕەوای مامۆستایان و ئەوانی تر نەک هەر بێ بازاڕی و ئیشوەستان نەک هەر باج و خەرازی زۆر لەسەر هاوڵاتیان نەک هەر بێکارەبایی و خزمەتگوزاری و ئیلی ئاخیری هەموو ئەمانە وایان کردووە خەڵک بێئومێد بێ هەموو ئەمانە وایان کردووە ئینتیما لاواز بێ هەموو ئەوانە وایان کردووە ناحەزان و دوژمنان و ناران زیاتر بتوانن دەست بخەنە ناو کاروباری کوردستان کاگازادیانی ڕەنگە ئێستا خەڵکێک کە بێ سەیری گفتوگۆکەی من و جەنابەت بکات بپرسێ بڵێت داخۆ ینی حکوومەت هەرێمی کوردستان بریتە لە چێ ینی بریتە لە پارتی لە یەکێتی لە گۆڕان بەڵام دەزانی دانی لە ماوەکانی ڕابردووەمان بینی نیگەرانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان گەیشتە لووتکە وەزیرەکان و بەڕێزجێگری سەرۆکی حکوومەت بایکۆتی دانیشتەکانی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانیان کە بەڵام دواتر لە بەربار و دۆخ و بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان جارێکی دیکە بەشداریان کردەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕوونی نیگەرانەکانی خۆی بۆ خەڵک ئاشکرا کردووە لەو بار و دۆخەی هەیەیانی تۆ پێ دوایە بەرپرسیاری یەکەم لەم بار و دۆخانە کێ ینی کێ دەبێت چارەسەری بکات کێ دەبێت ینی دەرچەی چارەسەرەکان بکاتەوە دوو حاڵەتەیە بۆ ئەوە یەکەچیان ئەوەیە خەڵک واقع حاڵ دەبینێ ئەم هەڵوێستانەی جەنابەت باست کرد کە یەکێتی تیمی حکوومەتی و وەکو لایەنی سیاسیش کە هەڵوێستیان هەبووە بەرامبەر بەم دۆخە خراپەی ڕابردوو لە بەرامبەر دەتوانین بڵێن ئەو دەسەڵاتەی کە پارتی دیموکراتی کوردستان لە حکوومەتەکەدا بەکاری دەهێنێ ئەمە ڕاستە یەکێتی ئەم هەڵوێستانەی نواند هەم لەسەر ئاستی تیمی حکوومەت و هەم لەسەر ئاستی حیزب وەکو هەڵوێست بەڵام خۆ خەڵک دەرەنجامەکە دەبینێ لە کۆتاییەکە خەڵک سەیری نەتیجە دەکە نەتیجەکە چی بوو نەتیجەکە تا ئێستاش خەڵک دەبینێ هەروەکو خۆی کە بارودۆخەکە خراپە و دوایش تیمی یەکێتی گەڕایەوە حکوومەت یعنی خەڵک بەڕاستی بەمە هەڵوێستەکانی یەکێتی پێ باش بووە و تەبریرەکانی یەکێتی پێ دروست بووە بەڵام ئەنجام چی بوو لەبەر ئەوە خەڵک ئەنجامی دەوێت ئەوە خاڵێکی خاڵی تر ئەوەیە ئەم هەڵوێستانەی کە ئەوەی کە جەنابەت باست کرد هەر ئەم ئەنجامانەی لە ناوچە جێناکۆکەکان کە بەدەست هات ئەمە بۆ خۆی وەڵامی ئەو پرسیارەی جەنابەت بوو بۆچی خەڵک لە هەموو ناوچەکانی کوردستان کە دابەش بووە دەنجی خەڵکەکە لەم ناوچانە دابەش بوو بەسەر یەکێتی و پارتی بۆچی ئەم جارە لە هەموو ناوچەکان دەنجی یەکێتی زیادی کرد دەنجی پارتی کەمی کرد ئەمە ڕێک وەڵامی ئەو پرسیارەی جەنابتە بەڵێ پێویستە پارتی دیموکراتی کوردستانی وەک حیزب و یەکێتی نیشتیمانی کوردستانی وەک حیزب و هەردووچیان وەکو حکوومەت بەڕاستی بەخۆداچوونەوەیەک بکرێ بەم بارودۆخەی و خەڵک ئاشکەنەوە خەڵک بەچی ئاش دەبتەوە خەڵک بە دوو شت لە ڕاستی حکومڕانی بە ئیدارەیەکی تەندروست و خزمەتگوزاریەکی باش و لە ئاستی سیاسی مساومە نەکردن و پێداگری لەسەر پیرۆزیەکانی نەتەوەی و نیشتیمانی ئەم دوو خاڵە وا دەکا ئینتیما زیادکە
ئینتیما بۆ حزب هەبێ، ئینتیما بۆ نیشتیمان هەبێ و هەروە ئینتیما بۆ حکومڕانی و دەسەڵات هەبێ. بەداخەوە لە ئێستادا هەموو ئەمانە لاوازن لە هەرێمی کوردستان. کاکە ئازادانی خۆت دەزانیت خەڵک گوزەرانی دەوێت، ژیانی دەوێت، موچەی دەوێت، ینی بارودۆخەکە زۆر خراپە، ینی بەڵام خۆ حکوومەت تێرەم لە بری جارێک دەیان جارجەختی لەوە کردوێتەوە توانای ئەویان نییە بارودۆخە چاک بکەن ئەگەر بێت و بەغدا هاوکارۆ مانگ نەبێ و بە وەک پێشتریش بینیمان بابەتی کێشەدارەکانی نێوان بەغدا و هەرێم چارەسەر نەبێ و جارێکی دیکە بودجێ عێراق نێتەوە پەرلەمان و گفتوگۆ لەسەر کرێ. بەڵام ینی ئەمانی کە باسی دەکەین پرۆسەیەکی دوورخایەن و کاتێکی دەوێت کە ڕەنگە لە تااقەت و حوسەڵی خەڵکی هەرێمی کوردستاندا نەبهێندەی دیکە چاوەڕێ بکە. ئەنی پێ وایە دەبێت پەلە بکەن یان خێرا بکەن لەوەی کە ئەم کێشانە چارەسەر بکەن. بابەتەکە زۆر درەنگە، یعنی چەند پەلە بکەن کەمە، بەڵام زۆر درەنگ کەوتووە. ئێستاش ئەوەی کە هەیە لە ڕاستیدا ئەو ئومێدە نییە. ئومێدێک هەیە تەنها بۆ هەبوارکردنەوەی یاسای بودجەی عێراق لە 2024 ئەم یاسای بودجە لە 23-24-25 کە یەقرار کرای لە پەرلەمان، لە 23 ئەم یاسایە سەرکەوتو نەبوو. یاسای بودجە لە 23 سەرکەوتو نەبوو، هەم بۆ هەرێمی کوردستان و تەنانەت بۆ عێراقیش سەرکەوتو نەبوو. تەنانەت عێراق نەیتوانی یاسای بودجەی 23 لە تەواوی عێراقیش جێبەجێ بکا وەکو خۆی، نەک لە هەرێمی کوردستان بەتەنها. ئێستا هەرێمی کوردستان خاوەنی هیچ نییە، ئەوەی کە هەیە دیار نییە. داهاتێکە داهاتەکەی نیوەچڵە و داهاتێکە دیزە بە درخونەیە وەک پێویست نییە بەشە هیچ ناکە. ئەوە چەند مانگە هەر لەسەر قەرز دەڕوە و ئێستاکەش وەفدی هەرێم کە دەچێتە بەغدا داوای قەرز دەکات. باشە کاگازادێمە لە ڕابردوودا بیرمان نەچێ ئەنی شەڕی ئابووری سەر بەخۆمان دەکرێت کەواتە بیری ئەم ڕۆژەمان نەبوو. زۆر بوون ئەوانەی کاتی خۆی باسییان لەوە کرد کە ئابووری سەربەخۆ سەرکەوتو نابێ. زۆر بوون باسییان لەو مەسەلە کرد، بەڵام لە هەمان کاتدا ئەوەی کە کێشەکە لەوە بوو کە دەسەڵاتی سیاسی باوەڕی وابوو کە ئابووری سەربەخۆ دەمانگەیەنتە کەشکەلانی فەلەک. پێیان وابوو هەرێمی کوردستان لە توانایدا هەیە ڕۆژانە ملیۆنێک بەرمیل لەوت بفرۆشرێ. ئەگەر هەر بەرمیلی ئەو کات بە $100 بوو دەکاتچەند دەقات بەقەت ئەوەی عێراقی زیاد دەکرد. بەڵام دەتوانم بڵێم ئەم بەرنامە و پلانەی کە داڕێژرا بوو بۆ ئابووری هەرێمی کوردستان لە بیرێکی زۆر تەسکی شەخسی نائەکادیمی هاتوو و فەرز کرا بوو بە یاسا لەسەر هەموو خەڵکی هەرێمی کوردستان و تا ئێستاش خەڵکی هەرێمی کوردستان باجەکەی دەدا. بە بڕوای من ڕۆژێک دادێت دەبی هەموو ئەوانە لێپێچینەوە لە هەموو ئەو بڕیارانە بکرێت، پێداچوونەوە بکرێت بەوەی کەەوە بۆ ئەم بڕیارانە درا، ئەم باجانە بۆچی، ئەو هەم باجە بۆچی درا و ئەم خەسارە گەورە ئەم سەروەتی نەتەوەی و نیشتیمانیە لەژێر خاک دەرهێنرا چی لێ هات، ئەنجامەکەی چی بوو. ئەمانە خۆ دەبێ پێداچوونەوەی پێدا بکرێت و پرسیار لە خۆمان بکەین بۆ ئەمە ڕوویدا. واتە ئابووری سەربەخۆ نەقازانجی نەبوو، ماڵی وێران کردین، نەک هەرهی ئێستای خەڵکی هەرێمی کوردستان ئینەوەکانیشمانی وێران کرد. لەبەر ئەوە فەشەلێکی گەورەی ئابووری لە هەرێمی کوردستان لەسەر دەستی ئەم نخبە سیاسی هەرێمی کوردستاندا نەخشە ڕێژکرا و ئەمە دەرەنجامەکەیەتی. کاگازاد دەزانیت بە ئێستا و بەڕابردوو شەوەیەکێتی نیشتیمانی کوردستان لەو سەروەختی کە یەکلا بۆ دەبێت ئێمە لەگەڵ بەغدا لەسەر یەکێڵ بین بۆ چارەسەری گرفتەدارەکانی هەرێمی کوردستان شەڕی بێوچانی کرد لەسەر ئاستی باڵا لەسەر ئاستی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە خۆ دەزانی بەردەوام لەگەڵ بەرپرسە سیاسیە باڵاکانی بەغدا لە گفتوگۆی بەردەوامدا بوو بۆ ئەم گرفتانە. بەڵام بەداخەوە کارگەیشتە شوێنێگانی هەڵمەتێکی میدایی خراپ هەبوو بلەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە جۆرێکان گاودەنێکە مەترسیە بۆ سەر قواری هەرێمی کوردستان. بەڵام دواتر بینیمان کە هەر هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەوەی کە ئێستاش بەو دەردەسەری و داماوی کە موچە دێت و جار ناجارێک و دوو مانگ جارێک و بۆ حاڵی کە دەبینیت ئەوە هەر بەربەمدای ئەو هەوڵانەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان داوێت. یعنی ئێستاش پێدوانیە درەنگ نییە بۆ لایەنە سیاسیەکان بێنە سەر قەناعەتەکە یەکێتی نیشتیمانی کوردستان پێکەوە بە یەک دەنگ بە یەک وتار لەگەڵ بەغدا قسە بکەن گفتوگۆ بکەن بۆی لە هەرچی زووە لەسەر ئەم بارودۆخە بگەنە چارەسەرێک. ئێمە ئەگەر باز لە هەڵوێستی لایەنە سیاسیەکان بکەین سەبارەت بەم بابەتی جەنابەت باست کرد، سەبارەت بە مەسەلەی ئابووری، سەبارەت بە پەیوەندی نێوان هەرێم و بەغدا لە ڕاستیدا لە دوای ڕوخانی ڕژێمی سەدامەوە لە 2003ەوە
یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وابووە دەبێت قورسایی کورد لە بەغدا بێت چونکە چارەسەری قەزیەکان لە بەغدایە نەک لە تاران و لە ئەنقەرە و لە وڵاتانی تر بۆیە هەمیشە ئاڕاستەی سیاسی و پەیوەندی و دیبلۆماسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا بووە ئەمەش ڕەنجیدایەوە بەکردار لە 2005ەوە ئەو کاتێک کە هەڵبژاردن کرا ئەو کاتێککە دەنگ درا بۆ دەستور و ئەو کاتێککە یەکەم سەر و کۆماری هەڵبژێردرا و جەنابی مامجەلال خوددا لێی خۆش بێ هەڵبژێردرا و لەوێ حکومڕانی کرد و نوێنەرایەتی چە ڕاستەقینەی تەواوی هەرێمی کوردستانی کرد بگرە نەکە تەنهایی هەرێمی کوردستان نوێنەرایەتی تەواوی نەتەوەی کوردی دەکرد بۆ پارچەکانی تری کوردستانیش چونکە زۆر کاریگەری هەبوو هەم لەسەر ئاستی عراق و هەم لەسەر ئاستی ناوچەکە و تەنانە لەسەر ئاستی جیهانیش بۆیە ئەمە بارودۆخێک بوون لە 2000 بەتایبەت لە 2005ەوە بە عەمەلی یەکێتی قورسایی کاری خۆی لە بەغدا جێنشین کردووە و کاریگەری نواندووە تاوەکو ئێستاکە لە بەرامبەردا لایەنی تر نەخێر باوەڕیان وابوو کە دەبێت دەوڵەتی سربەخۆ دروست بکەین و لە عێراق زیابینەوە و عێراق تەلاق بدرێ و عێراقیان بە مفلیس لە ڕووی ئابوووریەوە ناو دەبرد و زۆر شتی تریش لەمانە بۆیە ئەمە ئەنجامەکەی دیار بوو تا ئێستاکەش ئەگەر ئەمە نەبوو بێتە بڕوایەکی پتە و لە لای لایەنە سیاسیەکان و لە لای دەسەڵاتی سیاسی کورد پێم وایە لەوەش خراپتر بەڕێوە دەبی ئێستا گرینگە ئێمە ڕوە و بەغدا بچین بەڵام بەهێزەوە نەک بەم حاڵە لاوازەی ئێستا کە دەچین ئەمەش چۆن بەهێزەوە دەبی بەوە دەبی ئێمە دیسان تاکید دەکەمەوە ئەرچی لایەنە سیاسیەکانە لە هەرێمی کوردستان چونکە ئێمە لە کوردستان هیچ ئێستا دامەزراوەیەکی شەرعیمان نەماوە بۆ ئەوەی نوێنەرایەتی گەل بکە حکومەتی کاربڕێکەر و پەرلەمانمان نماوە بۆیە پێویست بەوە دەکا لایەنە سیاسیەکان هیچ ئەنجومەنێکی سیاسی ئەگەر کاتیش بێ دروست بکەن تاوەکو ئەم گرفتانەی کە هەیە لەگەڵ بەغدا قۆناغێک ببەنە پێشەوە تاوەکو دەرفەتێک دێتە پێش هەڵبژاردن دەکرێت تاوەکو حکوومەتێکی تری کارا دێتەوە بوون هەموو ئەمانە کاتی دەوێت زۆر درەنگە بۆ ئەوەی لایەنە سیاسەکان بێن بە یەکەوە ئەم مەترسیانە بخوێنەوە بڕیاری پێویست بدەن. زۆر سپاس بۆ بەڕێز ئازاد جۆڵا چاودێری سیاسیکە لە شاری هەولێرەوە ڕاستەوخۆ لەگەڵمان سپاس بۆ وەڵامی پرسیارەکانی ئێمە. بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەربوون پانۆرامەتان پێشکەش کرا هەر شاد و بەختەوەر بن.